زیاترەوەی ئەم ساڵ زۆر ینی کە فرۆشا بێ فرۆشی زۆر بوو بێ کراسی ناز بووە. نازیش مۆدلێکی خۆی پێشووتر هەبووە کۆن بۆ بەڵام ئیتر ئێستا هاتۆتۆ بەڵام بەنەوەکان تۆزێ ڕەنگەکان گۆڕاوە نەخشەکانی گۆڕاوە. ئەنی زیاتری ئەوانەیە بەعزێشتیشەیە لەوەیکی ئیتر هەردووکانە و بەپێی تەڵەبی خۆی چۆن شتەکچەی کڕێ مشتریەکەش هەر عینەن شت لە هەموو بازارەکە هەر جاری وایە بە شتێکی زۆر کۆنیەوێت گوێین لەوە نیە بڵێ ئەمە زۆر تازەیە. ئەم مۆدلانی من مۆدلێکی کۆنە هاتۆتەوە لەسەر شێوەیەکی تازە زۆر کەسەیە حەزی بەشتی کۆنە تەقلیدی کۆنەمانە بەس ئەنواعی تایە هەست کە سوو بەپێی جۆری ڕەنگەکەیە بۆ کاتی نەورۆزیش ئەم عالەمە خۆی زۆری بە تایبەتی حەزیان لە شتی کۆنەکانە تەقالیدی کۆن هاتۆتەوە. دەستمان کرد بە هەڵمەتی پاکردنەوەی شەقامەکان دوێنێ لە ڕەواندز ئێمە شەقامەکانی شارمان شۆری لەگەڵ شارەوانی و پاپاگروپ و وەلیژنەکانی ئەگرکوژێنەوە و زراعە و تیمەکانی تر هەموو پێکەوە قەزای ڕەواندز شەقامەکانیان هەموو شۆری و ئەمڕۆژ وەکو دەبینن دژە ڤایرۆس بەکاردێت هەڵمەتی ڕشاندن بۆ یەکەیەکی شەقامەکان ناو شار و بەردەوام دەبێت هەتا ئەو شوێنانی کە پێویست کات هەمووی دەرشێنین. هەستاین بە هەڵمەتی ڕشاندن و شوشتنی شەقامەکانی شار بە مەبەستی پاراستنی هاوڵاتیەکانی شار بە مادەی دژە ڤایرۆس بۆ بە مەبەستی خۆپارێزی. بهاره زاری هندر دا عقدیان نیف دارن تنفس زاریانه ما درخواست چشکی تو بلیزن و تنفس بکن زوستان بو سار بو ما درخواستن بهاره ما گورش ها رو بلیزدش. از هرو جو خوشم در کتنش خورو ام جوی چیزی جوی ظلمتی و زوری جی در کم مثلا ام چیزی خوشی کیم خوش بکن ام مروری خوشی برند بکن و بهاره و خوش بینه طبعا و آزاری گرانه سر ملتی کرد یعنی آزار خوش چند روز دنجی انشالله عید نوروز انشالله عمل کوبانه جی پیروز بکن.